باسمان لێەوە کرد ئێمە هەوڵەین لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەزمموی هەموو ئەو خاتونانە نیشانی ئەوەی ئازیز بین کە بەهرە و لێ هاتوویان هەیە خود دەستڕنگینن ئیتر لە هەر بوارێکا بێت ئەم ڕۆژ لە پرۆگرامەکەمانە میوانداری خاتونێکی دەستڕنگینمان کردووە ئەو بەهرە و لێهاتوویەکی زۆر باشی هەیە لە دیزاینکردن و نەخشاندنی جلی کوردیە جلی کوردی خۆی جوانێکی تایبەتی هەیە جاچی لەوە جوانترە کە تۆ بەم دیزاینە جوانانەی ئەم خانمانە و بیپێشیت و لە بەریکەی بۆیە ئەمڕۆ میوانداری خات و دێنە شێرکۆمان کردووە کە وەکو دەستڕنگینێک ئەمڕۆ لە سۆدی ڕۆژێکی نوێ میوانە خات و دێنە سلااو لێ ببانی باش بێ بەخێر بێ سەر چاوان ئەمە دەستپێکی گفتوگۆکانمان لە ئەزمموی تۆ دەست پێ بکەم بزانم خات و دێنێ چۆن دەستی کرد بەکاری دەستڕنگینی لە خێزانەکەیانە کەسێک هەبوو کە پێشتر ئەم کاری کرد بێ و تۆ سوودە لە توانەکانی ئەو وەرگرت بێ ئەمەیان چۆن بوو دەستخۆشیتان دەیەکەم زۆر سپاس بۆ میوانداریە ئەوە تەنیا حەزێکی خۆم بووە و لە ئایلەکەشمان بەس خۆم دەستم بەم کارە کردو و حەزێکی خۆم بووە باشە دەستپێکی کارەکانە بەچی دەستە پێکرد هەر بە نەخشاندنی جلی کوردی بۆیان بەچی بوو بەس بە نەخشاندنی جلی کوردی زۆر باشە زۆر کات کارکردن لەسەر جلی کوردی خۆی تایبەتمەندێکی خۆی هەیە بەڵام زیادکردن و ڕازانڕێتی یعنی ئەمە ئیشێکی ترە خۆوەر حەز لە جلی کوردی بۆ تاواکو بەشێکی کاری لەسەرکەی هەر حەزم لێ بۆ خۆم باشە بەردەوام بەکارێن زۆر باشە بێگومان لە دیزاینکردنی جلی کوردیە و لە هەموو جلەکانی تریشە گونجاندن و تەنسیقکردنی ڕەنگەکان زۆر گرنگە تۆش ئێستا هەم کۆمەڵک جلی زۆر جوانت هێناوە ئەم جلانەی کە خۆشت لەبەرتایە تەنسیقێکی زۆر جوان هەیە لە نێوان ڕەنگەکانە بۆ ئەم بابەتە سوودە لە چی بینیوە تەنیا فکری خۆمە بەکارێ هێنم و تر بە حەزی خۆم ڕەنگەکان ڕێکەخەم قەتە بووە ڕەنگێک لەگە ڕەنگێکی تراڕێخیت و بڵێ بەم دوو ڕەنگە قاتێکی زۆر جوان دروستەکەم بەڵام لە دوجارە کە پولەکە بێ زەنیانە بێر شتێک بێت کە داد نابێت لەسەر کراس و کەواکە بەدڵت نەبوو بێت تێکە یادێتەوە بەڵێ بەتەئکید زۆر جار ڕەنگەکان بە چاو سەیرێکیت ئەڵێ ئەگونجێ بەڵام ئەخیتە سەر ئەو پۆشاکە ناگونجێ لەگەڵی زۆر باشە کارکردن لەسەر ئەوەی کە جلوبەرجێکی کوردی بێنی کاری لەسەرکەی ئەمانە هەمووی خۆت بە بۆچوونی خۆت کاری لەسەرەکە یاخود لەسەرەوەی کە خەڵکانێک چ داوایەک لە تۆکەن چیان بۆ بکەیت زۆربەی کات بە فکری خۆم ئەیکەم و بە حەزی خۆم ئەیکەم هەنێک کاتیش بە حەزی ئەو کەسە ئەیکەم لەسەر تەڵەب ئەو شتانە دروستەکەم زۆر باشە چەند ساڵە سەرقاڵی ئەمەی تۆ تقریبەنەوە بۆ 2 ساڵە چێت بۆ 2 ساڵە چێ باشە قەتە بووە نەخشێکە دویستە بێت بڵێ ئەم نەخشە لەسەر ئەم کەوا و کراس و هێلەگاکەم ڕەنگە زۆر کات بە بیرکردنەوە ئاسان بێ بەڵامی تر کە دەست پێیەکەی هێندەی بیرۆکەکە ئاسان نەبێت هەبوو نەخشەکانت بۆ دەرنەچوو بێتەوە داوای هاوکاریت لە کەسێکی تر کرد بێ وەکو ئەوەی داوای هاوکاریم لە کەسێک کرد بێن بەڵام ئیتر دەستکارێکی بچووکم کردووە یان نەخشەکەم گۆڕیوە تر ئاوە زۆر کاباسیەوەمان کردووە جلوبەرجی کوردی بەبێ جیاوازی لە ژنانی شووی پیاوانشە زۆر جوانە لە ڕەنسەنایەتی خۆی زۆر زیاتر دەستکاری ڕاستە جوانکاری بۆ بکرێت بەڵام ئەگە زۆر جوانکارێکە بکێتە سەر ئەوەی لە ڕەنسەنایەتی لایبایتر لە جلی کوردی دەرەچێت تۆ چەند کار لەسەر ئەم بابەتاکە وەڵا جلەکانم یعنی ئەوە ئەڵێن کە دەستکاری زۆر ناکەم لەبەرەوەی نامەوێت تێکچێت ئەمە هەر بە کوردیانە خۆی بمێنێتەوانە زۆر باشە جا پێم وا بێ خات و دێنێ مۆدلیشی لەگەڵ خۆیان هێناوە گەر هاوکارانم وردە وردە مۆدلەکانی ئامادەکەن بۆی کە بینەرانیش بیان بینن لەگەڵ ئەکسسواراتەکانە تۆ لە کاتێکا کە جلێکی لەم شێوازانە لە بەرەکەی کە لەلایەن خاتونانی وەکو بەڕێستانەوە ئیشی دەستی لەسرە چەندە گرنگە ئەکسسواراتەکانیش بگونجێنی ئەوەش زۆر زۆر گرنگە لەبەرەوەی ئەگەر جلەکە تۆزە قەرەباڵغ بەیان دەستکاری بکرێت نابێت شتی زۆر زۆر قەرەباڵغی بۆ بەکاربێنێ زۆر باشە لەگەڵ ئەوەی کە کۆمجلی کوردی کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە خانمان هەر لە کۆنەوە کڵاو و هەندێک لەو ئەکسسوارانێکیان بەکارهێنا تا چەند کار لەسەر بابەتانی کاکەی من ئیشم ئەوە نییە کار لەسەر ئەوە ناکەم تەنها دیزایانی جلەکانەکەم دیزاین جلەکان خۆشەوی تووری جلەکان نانە خەیاتمان هەیە زۆر باشە دەستە خۆش بەجا ئەو مۆدێلە جوانانە ئامادەن فەرموویەکێکتان بێنە ئێرە باشە ئەمە شێکێکە لە کارەکانی خاتوودێنی زۆر جوانە
جار تۆ بۆستی لە شوێنێکا بۆ ئەوەی خاتودێنە قسەمان لەسەر شێوازی کارکردن لەسەر ئەم کەوایە بۆ بکامە کەواکەی ئیشی دەستە ئەمە چەندێکی پێچووە کاتەکەی هەروە بۆ دروستکردنی ئەو گوڵانە ئەمانە چۆن بۆ تۆ خۆ دەستی ڕاستمت هەیە چۆن بۆمان ئەمە کەوایەکی کۆن بوو نەمیست بفەوتێت هێنام ئەم دیزاینم بۆ دانا باشە ئیتر ئەم گوڵانم پێ جوان بوو لەسەری زۆر دیزاینەکەی ئەمە بکەم بەڵێ خۆشم دەستی نەخشم باشە ئەم کەوایە بە تەنها لەگەڵ کراسی ڕەشا جوانە یاخود لەگەڵ چ کراسێکی تراتۆ توانی بەکاری ئەتوانی لەگەڵ بەیتر بە پێی حەزی ئەو کەسێ لەگەڵ پەمەیە ئەگونجێت لەگەڵ سپیا ئەگونجێت لەگەڵ سەوزا ئەگونجێت یعنی ئیشەکە کە ئەیکەم ئەمەوێت لەگەڵ دووسێ شتا بگونجێت باشە چەندێکە پێچە بۆی کەم کەوایە تاواکە چونکە بگومان هەر کەواکە کاری دەستی لەسرە دەڕۆژ باش بەبێ تەمەندا چەند کارێکی لەسەر چلەکان بۆ نمونێ سامکەوە تەمەنیم کچایە لەبەری کردووە شازێکی جوان ئەگەر تەمەنێک تۆزێک گەورەتر بێت یاخود لە تەمە نابێت ئایا هەرم شێوازە دیزایانی پێویستیان دەبێت گۆڕانکاری تیاکرێت ئەو بەپێ حەزی ئەو کەسەیە ینی من وەگوتم لەسەر تەڵەب ئیشەکەم ئیتر گەنج و پیری بۆ نییە ینی ئەگەر حەزی لێبێ ئەتوانم بۆی دروستکەم باشە لە ڕووی کێشەوە قسە لەسەر قەڵەوی و زەعیفی و بۆ نمونە ئەم بابەتانە بکەین لە کاتێکا کەسێکێت بۆ لای تۆ ئەڵێت بۆ نمونە ئەمە دیزاینەکەم بەم شێوازە بێت تا چۆن تۆ ڕێنماییانەکەی بۆ کەسانێک کە قەڵەو بن نابێ یاخود کە کێشی لەشیان زۆر بێ نابێت ئەم دیزاینانیان بۆ بکەیت لە بەرەوەی ڕەنگە قەڵەوتر دەرکەون بۆ ئەوانەی کە کێشیشیان کەمە بە پێچوانەوە ئەمانە چۆنە لای تۆ زۆربەی کات ئەو مشکلێمان هەیە پێیانەڵێم ئەمە لەگەڵ تۆیان ناگونجێ ئەمە بۆ تۆ نابێت ئیتر جاریوە بە حەزی خۆڵم من حەزم لێتی بەخسە و ناکەن زۆر باشە دەستخۆشی بۆ ئەم خاتونە ئازیزە تۆ توانی بڕۆی ئەگەر ئەو مۆدێلی تر ئامادە بێت ئەمە زۆر زۆر جوانە مەشیان کارەکانت زۆر جوانن دەستە خۆش بێ قسەمان لەسەر ئەم کارەش بۆ بکەیتەوە ئەم دووکارم زۆر زۆر تایبەتە لەبەرەوە یەکەم ئیش ئەمایان بە تایبەتی یەکەم ئیشم بووە ئیتر حەزێکی تەواو تیا بەکارهێناوە زۆر باشە نەخشاندنی هەندێک لەو شێوازی ڕازاندنەوە بە تایبەتیە و باڵندەیە پێشتر سکێچی بۆ کردووە لەسەر بۆ دیزاینیشی تایبەت دوای اینجا بتوانین لەسەرەوە شێوازە بیچنیتەوە بەڵێ پێشتر بیرم لێ کردوتانێ و لەسەر شتی تر کێشاومە ئەنجا تەنسیقم کردو کە ئەوە ئەوی لەگەڵا ئاگونجێت و خستومەتە سەر ئەو کراسە باشە خات و دێنەوتت ئەمە یەکەم ئیشم بووە یەکەم ئیش بەم کارە قورسە دەست پێ کرد بەڵێ ئەمە چەند ڕۆژە پێچوە زۆری پێچوە چەند جار تێکە داوە دروست نانە تێکی نامەوە باشە چی بەکارهێناوە بۆی کە ئیشەکە ئاوە بە جوانی دەرکێت ئەمە پولەکەم تیا بەکارهێنا و زەنیانم تیا بەکارهێناوە تەنیا پولەکە و زەنیانم تیا بەکارهێنا پولەکە و زەنیانە کەواکەشی جیاوازتر لەو کەوایەنەیتر ئەمەیان قماشەکەی چییە بۆچی ئەو کەوایە هەڵبژاردووە لەگەڵ ئەم کراسەیە ئەمە نابێت جوانێکی بشارێتەوانە من تەڵەبم بۆ پێشەکەی زیاتر دەرکەوێت تەنیا ئەم قماشی لەگەڵا ئەگونجا زۆر باشە دەستە خۆش بێ خاتونگیان تۆ ژەتوانی بڕۆی سپاس بۆ تۆ جا زۆر کاتەیە ئەو جلانی کە نەخشی لەسەر یاخود کە کارێکی دەستی لەسرە زۆر قورسەکەەوە خاتونە لەبەر یەکات ئیتر خواخوای ئەوەیەتی زوو بگاتەوە ماڵەوە جلە کوردیێدانە ئیشەکانی تۆش بۆ شێوازەیە بۆ ڕەنگە زۆر کات زەنیانە و مورو زۆر قورسی بکە ئەو کراسانە تۆ زۆرتر زەنیان و مورو بەکارێنی یان پولەکە چۆنەمە من زیاتر پولەکە بەکارێنم لەبەروی زۆر زیاتر هەستەکەم بڕێک و باقی شێدانە بەڵێ پولەکە زۆر تایبەتە و زەنیانش بڕوا ناکەم یعنی ئەو قورسی باتێکە نەتوانێت ئەو جلە بەکار بێنێت زۆر باشەکەواتە ئیشکردنەکەش ئیشێکی وردیە ئیشی دەستیە وردە هەر خۆت کارەکانەکەی یاخود کەسانی کێ هاوکارە هەبێت هەر خۆم ئەیکەم لە ئێستاە زۆر باشە جا ئەگەر هاوکارانم پێم بڵێن ئەڕۆمە لای ئەو ستاندەوە چونکە کۆمەڵێک جلی زۆر جوانتری هێناوە زۆر باشە با من هەستم کۆمەڵی کاری زۆر جوانتریشت لەگەڵ خۆتا هێناوە با من لەم سوورەوە دەست پێ بکەم پێم وابێت ئەمە بۆ خەنەبەندان و ئەم شتانە بۆ خەنەبەندانە بەڵێ ئەمانە هەمووی ئەتوانی تۆ شخصی فەرمو زۆر باشە
ئەمانە بۆ خەنەبەندانە بێوانە زۆر باشە خەڵک تا چەند حەزی بەم بابەتانە هەیە بۆ مناسەباتێک بۆ خەنەبەندانێک ئەمانە بەکاربێنن ئێستا زۆر بەکاری ئەهێنن مۆدیلی کۆنە و هاتوۆتەوانێ باشە زۆر بەکاری ئەهێنن و زۆر تەڵەبیشی لەسرە زۆر باشە ئەمە هەر برنجۆکە و ئەمانە پێوە کردڵ زۆر باشە ئەمەش کراسەکەیەتی و ئەوش ئەمە شێلەکەیەتی بێ هەموو سوور بێ خەنەبەندان زۆر باشە دەستخۆش بێگومان ئەم هێلەگی تریش قسە لەسەر ئەمەش بکەین بگومان ئەمە ژێکێکە لە کارێکی تری تۆ گونجاندنی ڕەنگەکانە زۆر جوانە دەستە خۆش بێ ئەمەوتم هێلێکیش ساڵتەیە لێم تێکچ باشە بۆ گونجاندنی ڕەنگەکان بۆچی ڕەش لەگەڵ سەوز و پرتەقاڵیە بەکارهێناوە ئەمە خۆی سەڵتەی خۆم بوو ویستم بەکاری بێنم حەزم کرد لەگەڵ کۆمەڵە ڕەنگابی گونجێنم کە نەخشەکەم دەرهێنا ئەمە لەگەڵا گونجە باشە ئەمە شتێکی جیاوازتری شتیا بەکارهێناوە پێم وا بێت ئەم جۆرانیان ئەمە نەقێمە باشە ئەمە لەگەڵ کراسی چیچیا ئەتوانی لە بەریکەی ئەمە لەگەڵ سەوزاتوانی لە بەریکەی لەگەڵ کامیانە زۆر جوانە بێت پرتەقاڵی باشە ڕەنگە زۆر کادێمێ خانمان گرفتی ئەومان هەبێت ئێستا ئەگەر سەڵتەیەکی ئاوامان هەبێ ڕەنگە زۆر کات بڵێن هەر لەگەڵ ڕەشا لە بەریەکەین زۆر گرنگی بەوە نین کە یاخود نەزانین زانیاریمان نەبێ لەسەری کە لەگەڵ چڕانیەکە زۆرتر ئەمە دەرەکەوێت بۆ ئەوەی کە ئەم سەڵتەیە بە باشی دەرکەوێت ئیتر دیارێت کەم ئیشێکی دەستە تۆ جیاوازی لە چاو کەسانەی ترا لەگەڵ چ جۆرە کراسێکا زۆر گونجاوە ئەمە ئەگەر بتێ زۆر نەخشەکەی دەرکەوێت تەنیا لەگەڵ ڕەشا دەرەکەوێت هەر لەگەڵ ڕەشا دەرەکەوێت باشە ئەمان وابزانم کەوا بوو پێشتر کەوایە بەڵە ئەم کەوایش زۆر جوانە بەڵام ئەمە زۆر قورسە ئەمە زۆر ئەمەیان چی بەکارهێناوە چەند ڕۆژە پێچووە لەگەڵ چیا بەکارهێنرێت ئەمە زۆرترین ڕەنگم تیا بەکارهێناوە لەبەرەوەی بتوانی لەگەڵ هەموو کراسێکا لە بەریکەی دوای حەزی لینێ لەگەڵ ڕەشا لە بەریکە لەگەڵ شەرابیابێ لەگەڵ سەوزابێ لەگەڵ ئیتر ئەکسریەتی ڕەنگەکانە ئەبێ زۆر باشە دەستە خۆش بێ بەڵام ئەمەکو پێشتر باسی نێوە کرد زۆر کات ئەمانی کە ئیشی دەستە بە تایبەت ئەمان ئەمە بشان و خۆڵملێکی باشە پێ بێ بۆی کامەڵگری دەستە خۆش بێ ئەمەوتە زۆرم پێچە بۆی ئەمان زۆرم پێچۆ مۆدیلی کۆنە و تازە مۆدی هاتەوەتەوانە زۆر باشە ئیجا زۆر کار لە جلە کوردیەکان و لە جلی مۆدەشە هەر پێشتیش لەگەڵ هاوکارم سەرپای باسمان کرد ئەو شتانی کە لە ڕابردووە مۆدیلی هەبووە ئێستا مۆدی هاتۆتەوە ئەمەیان هەم قماشی هێلەگەکە جیاوازە ئەم نەخشەکانیشی ئەم قماشە چییە و هەروەها ئەم نەخشانە و چۆن کردووە چی بەکارهێناوە خامی پێڵێن قماشێکی تایبەتە زۆر جوان دەرئەچێت بۆ ئیشی دەست باش و ئەمانش ئەمە چیمەنی پێڵێن ئەمە شەر ئەتیادی نەقێم ئەمە لەگەڵ چ کراسێکا تۆ وەکو دیزاینەرێکە کەسێک بێت حەزی لەمە بێت پێڵی لەگەڵ چیا لە بەریکە لەگەڵ ئەم سەوزێکا ڕێک بسۆت تقریبەن لەوە کاڵترە لەگەڵ سەوزێکی کاڵە جا کاکێ من ناو بەناو جلەکانی خۆشت نیشانی بینەرانەیە بگومان ئەمەش کاری خۆتەوە ئەمەش زۆر جوانە بەڵام هەستەکەم ئەوەی بەری خۆت جیاوازترە لەمانە گوڵەکانی زیاتر بارزترە دەرکەوتووە ئەمە گوڵی بارزی پێڵێن ئەمەش هەر زۆر تەڵەبی لەسەرە جوانێکی خۆی بەجددی زۆر جوانە ئەمە ڕاستە دەستە خۆش بێ ئەمەشیان کراسێکی ترە باش من بەعکسەوە گرتومە ئەم کراسە لەگەڵ چیا جوانە بیپۆشی بگومان ئەمە بێ لەگەڵ شتێکی سادەیە بێ ئەمە لەگەڵ هێلێکی سەوزا جوانە لەگەڵ هێلێکی سەوزا زۆر جوانە سەکەم ڕەنگەشم لێت دەستە خۆش بێ خاتم دێنێ سپاس بۆ تۆ فەرمو تۆ توانی دانیشیت جا پێم بڵێ تۆ بۆ ساختکردنەوەی ئەم بابەتانە بۆ ئەوەی کە تۆ ئەم شتانە فرۆشیت دوکانی تایبەتی خۆتت هەیە یاخود پێیجێکت هەیە لە سۆشیال میدیا و سوودت لەوە وەرگرتوێ پێیجێکم هەیە بە ناوی زەنێ دیزاین باشە لە ڕێگەی پێیجەکەمەوە ئەتوانم ئەم ئیشانە ساختکەمەوە زۆر باشە دەستە خۆش بێت بە هیوای بەردەوامی زۆر بەخێر بێت بە هیوای ئەوەی بەردەوام بیت و کاری جوانتر بکەیت زۆر بەخێر بێت دووبارە سەرچاوان بۆم ڕۆژهاتینە کۆتای پرۆگرامەکەمان بە هیوای ئەوەی بڕگە و بابەتەکانمان سوودی هەوبێ بۆی ئازیز و خۆشەویست کاتێکی خۆش و تەندروستێکی باش و خواتان لەگەڵ ڕۆژێکی خۆش بۆ مولایەکتان هەر شاد بن دەستە خۆش